دیارە بێگومان ئێمە بەیانی یاریەکێک لە کەرەوەمان هەیە بۆ ئەوەی کە یانەکەمان بگەڕێتەوە بۆ خولی نایابی عێراق دوای ئەوەی سپاس بخوا ئێمە لەلایەن ئیدارەی یانەکەمانەوە پژیرەی تەواو کراین کە توانیمان لە قۆناغی یەکەم و لەم قۆناغەش ئاسێکی باش پیشان بدەین و تا ئێستا تووشی هیچ شکستێک نەبووین لەگەڵ یاریەکەی بەیانیمان لەگەڵ گازی باکوور ئێمازاینتی پێشی بەهێزن بەڵام دوو شانسی سەرکەوتنمان هەیە هەم بە بردنەوە هەم بە یەکسانبوونیش ئێمە ئەتوانین بگەین بە خولی نایابی عێراق دوایەوەی ئێمە کۆبوونەوەمان لەگەڵ یاریزانەکانمان کرد ئەوان بە پەرۆشەوە بۆ ئەم یاری خۆیان ئامادە کردووە ئامادەکاریەکەشمان بە شێوەیەکی باش لە هەموو ڕوویەکەوە بە شێوەیەکی باش بەرەو پێشوە ئینشاءڵڵا بەیانی ئێمە دڵی هاندەرانمان لە کوردستان بەگشتی و شاری سلێمانی بە تایبەتی خۆشەکەین بۆ ئەنجامەی کە بگەڕێنەوە بۆ خولی نایابی عێراق ئێمە توانیمان ئیدارەی یانەکە بە هاوکاری سەرپەرشتیاری تۆپی پێتوانیان یاریەکانمان بێنن بۆ شاری سلێمانی ئێمە سیاریمان لە شاری سلێمانی ئەنجامدا یاری کۆتاییمان کە دوای یاری لەگەڵ گازی باکوور ئێمە دوای ئەوەی لەگەڵ هەردوو لە ڕێککەوتین کە ئەوان نەدەهاتن بۆ شاری سلێمانی ئێمە دەچین بۆ شاری کەرکوک بۆیە لەگەڵ اتحادی عێراقی قسەمان کرد کە یاریەکە گەخاوە شاری هەولێر کە یاریگای هیچ تیپێکمان نییە بۆیە ئاخر یاریمان کەوتۆتە ئەوێ کە یەکلاکەرەوەی هەردوو تیپ دەست نیشانەکە بۆ گەیاندن بە خولی نایابی عێراق انشاءالله ئێمە بەیانی ئامادەکاریەکانمان تەواو کردووە پشت بەخوای گەورە ئەنجامی باش بەدەستێنی و ئەگەڕێنەوە بۆ خولی نایابی عێراق